حەسەن عەلی تاقانەی بە جێماو لە ئەنفال کە لە کۆی دەبرا و خوشک تەنها خۆی لە ئەنفال ڕزگاری بووە و ئەو لەو هەموو برا و خوشکە تەنها جلوبەرگەکانیانی بە میراتی بۆ ماوەتەوە و وەکو خۆی دەڵێت کاتێک جلوبەرگی ئازیزە ئەنفالکراوەکانی دەبینێت سەبووری بۆ دێت. ئەم هەوریە ئەمە هەوری دایکم بووە، ئەمە کەلپەل ئەمە کەوای کراسیەکێ لە خۆشکەکانمە، ئەمە هین وەردەیان بوو، هین ئەو بوو، ئەمە شەیەکێتر هەر لە کڵاوەکان سەر باوکمە. ئەمە ئەم قوماشە دایکم بە ڕەحمەت بێ تەقریبەن ساڵە دوان بەر لە پرۆسەی ئەنفال هاتە ئەم کفریە بۆ ئەو خۆشکەمە سەندی بۆ وەردە سەندی بڵامیتە قسمە دوا بوو نەدوورە ئەو بە میراتی ماوە بۆ من. حەسەنی تەمەن 45 ساڵ کە ئێستا نیشتەجێی قەزای کفریە و دوای ڕاپەڕینی ساڵی 1991 ژیانی هاوسەری پێکهێناوە و خاوەنی 5 منداڵە، نەک خۆی بەڵکو منداڵەکانیشی هەست بە ئازاری بێکەسی باوکیان دەکەن. ئەمە کێم ڕسمە؟ ناوی چیە دادات کێ؟ دادات ئامین. ئەی کوها لەکوێ کێ کوشتی؟ ئەو نیگەرانە لەوەی کە تا ئێستا مۆزەخانەیەک لەلایەن حکوومەتی هەرێم نەکراوەتەوە بۆ پاراستنی شومەک و جلوبەرگی ئەنفالکراوەکان و ترسی لەوە هەیە دوای خۆی جلوبەرگی ئازیزانی بفەوتێت، هەروەک دڵتەنگیشە لە بەرامبەر ئاشکرانەکردنی ناسنامەی ئەو ڕووفاتانەی کە لە عەرعەر و بیابانەکانی عێراقەوە هێنراونەتەوە و لە کوردستان نێژراون. نیگەرانەکە لەیرێ تاکو ئیستاکە ئێمە ئەو شوناسامان بۆ دیاری نەکریا، مەسە نەیانوتە ئەوە کێیە کوڕکێیە، بەڵام لەوە دڵنیا بووینە تۆ نفوسەکانیان نەحەی سەرقڵای گەرمیانە کە من کە چوومە سەر گۆڕە بە کۆمەڵەکە کە پێڵاوێکم بینی کە وتم ئەمە هین حسێنە ئیمرا بچکەکەم کە ئەو جلوبەرگانەی کە دایکم کاتێک لە یەک بڕیاین، یعنی بەو جلوبەرگانە 190 دڵم پێوە بەسێ مام 100 وتم ئەمە خوشکەکانمە ئەمە دایکمە. بەڵام ئیتر وزارەتی شەیدان هینی نەکرد پێمان، دڵنیایی نەدا پێمان کە شوناسەکانمان پێ بڵێ ئەمە ئەوەیە. حەسەن ساڵانە لە یادی ئەنفالدا ئاڵای ڕەش لەسەر ماڵەکەی هەڵدەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.